دەڵێن ئێمە کورد خۆشخۆرین حەزمان لە خواردنی تایبەتە و ئێستاش کە وەرزی زستانە وەرزێکی ساردا خەڵک زۆر حەزی لە لێنانی قاز و قەلە و ئەیخواز و خواردنێکی تایبەتە لەلایەن بەڵام هەمیشە پرسیارێکی هەیە سەبارەت بۆی کە ئایا تا چەندێک تەندروستن ئەم قازانە چۆن بەخێو دەکرێن شازی بەخێوکردنیان و لێنانیان و ئامادەکردنیان هەمووی کۆمەڵێک بابەتن کە پێویست ئێمە گرنگی پێ بدەین چونکە دوجار خواردن هەم چێژە هەم تەندروستی ئێمەشە باس لەم بابەتە دەکەین بە میوانداری پزیشکێکی ڤێتەنەری ئەویش خاتو چرپە عومەرە خاتو چرپە بەخێر بێ ساز بە ئامادەبوون دکتۆرە بابەسێک لێو بکەین کە خواردنی قەل و قاز تا چەندێک بەسوودە بەڵێ بەگشتی لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی سەرمای خواستی هاوڵاتیان لەسەر بەکارهێنانی بەرهەمە پەلەوریەکان بە تایبەتیش قەل و قاز زۆر زیاد ئەبێت و بێگومان لە ڕووی تەندروستیشەوە سوودێکی یەکجار زۆری بۆ ئێمەی مرۆڤ هەیە لەبەرەوەی بەگشتی خاوەنی چەندین پێکهاتەی دەوڵەمەند و چەندین پێکهاتی زۆر باش و بەسوودن بۆ ئێمەی مرۆڤ گرنگترین ئەو پێکهاتانش بە سەرچاوەیەکی زۆر گرنگی پرۆتین دادەنرێن لە لەشە بە تایبەتیش بۆ ئەو کەسانە سوودێکی یەکجار زۆری هەیە کە کێشەی کەمی پرۆتینیان هەیە و پاشان ئەو کەسانش کە کێشەی کەمی مادەکانزاییەکانیان هەیە لەبەرەوەی بە سەرچاوەیەکی زۆر گرنگی تەواوی ڤیتامیناتەکان بە تایبەتیش کۆمەڵی ڤیتامین بیەکان دادەنرێت لەم پۆینتە ئەتوانین بڵێن مەجموعەی ڤیتامین بیەکان سوودێکی یەکجار باشیان هەیە بە تایبەتیش بۆ نوێبوونەوەی خانەکانی جگەر بەمەش بۆ ئەو کەسانەی کە کێشەی کەم خوێنیان هەیە یارمەتیان ئەدا بۆ ئەوەی دووبارە ڕێژەی ئاسن بەرهەم بێنێتەوە لە لەشە و پاشان کۆمەڵی ڤیتامین ئی و ماوەدەکانزایەکانی تر لەوانە زینکمان هەیە کە سوودێکی زۆر باشی هەیە لەسەر ناوەندە کۆئەندامی دەمار و پاشان لەسەر نوێبوونەوەی خانەکانی پێست ئەمەش بە تایبەتی لەلایەن خانمانەوە زۆر ئیستفادەی لێکرێ ئەکید بۆ کێشەی پەڵا یاخود کێشەی ناڕوونی پێستیان لەبەرەوەی ڕێژەی مادە کۆلاجینەکان زۆر زیاتر ئەکاتەوە لە پێستدا واو لێ کردین حەزیشمان لێ نەبێ بیخۆین وەڵا جا من داوای لێبوردن لە بینەرەکانمانەکەین ئینشەڵا دڵ لێمانگران نەبێ ها دکتۆرە چرپە لەم بارەدۆ خاوبوری خراپەت پام بڵێم ساهشتا بینەرەکانمان ڕەنگە ساڵی جارێک قەل و قاز نەخۆن بەڵام باسی مریشمان کردەیە باشتر بووە نرخیشی گرانە مشکیلەکە ئەوەیە ڕاستە دکتۆرە چرپە زۆر جار لە خواردنی گۆشتەکانی ترا گۆشتی سوورە باز لەوە کرێ کۆمەڵێک ڕێنمایی هەیە دوای سەربڕینەکەی 24 کاتژمێر بمێنێتەوە یاخود لە ساردکردەوەیە ئەم قەل و قازە ئەگەر هەردووکی پێکەوە باکتریان ئەگەر جیاوازیەکمان هەبێ بۆ ماڕوونکەیتەوە چۆن ئامادە بکرێ یاخود چۆن بخورێ لە دوای ئەوەی کە سرە بڕێ ئامادەکرێ یەکسەر ئەخورێ ئاساییان ئەگەر تۆزێک لەو بابەتە بۆ ماڕوونکەی تۆ بە خۆراکەکەی لە دەست نەدا چۆن بە شێوەیەکی گشتی نەک تەنها گۆشتی پەلەوەر و گۆشتی قەل و قاز بەڵکو سەرجەم کۆمەڵی گۆشتەکان کاتێک کە ئەو حیوانە یاخود ئەو پەلەوەرە سەر ئەبڕێت پێویستە ماوەی 12 بۆ 20 کاتژمێر لەناو بەشی خوارەوەی بەفرگرادا بنرێ بەشی خوارەوەی سەلاجەدا بنرێ بۆ لە ماوەی ئەم 12 بۆ 20 کاتژمێرەیە پێویستە ئەم گۆشتە پێکهاتەکەی لە ماسوولکەوە بگۆڕێت بۆ گۆشت ئەم کردارش پێی ئەوترێ ڕێگار مۆرتز لەم حاڵەتەیە بەکتریا سوودبەخشەکان لەناو ئەم گۆشتەیە وردە چالاک ئەبن و ئەبنە هۆی گۆڕانی سەرجەم ماسوولکەکان یاخود ڕیشاڵەکان بۆ پێکهاتە گۆشتیەکان بەمەش تەواوی مادەکانزایەکان ڤیتامیناتەکان لەناو گۆشتەکە ڕێک ئەخرێنەوە و تامێکی زۆر خۆشتری ئەبێت و پاش ئەم 12 بۆ 24 کاتژمێرە ئاسایی تۆ ئەتوانی سوود لەم گۆشتە وەربگری یاخود هەنێک کەس ئەوێ لەناو بەفرگرا هەڵی بگرێ بۆ ماوەیەکی درێژتر ئەتوانی تا مودەی 2 بۆ 3 مانگ لەناو بەفرگرا دای بنیت بەڵام بەو مەرجەی دوای سەربڕین ڕاستەوخۆ نەیخەیتە ناو بەفرگرەوە ناو فرێزەرەوە پێویستە 12 بۆ 20 کاتژمێر لە بەشی خواروی سەلاجە بێ پاشان بخەینە ناو بەفرگرە و یاخود بەکاری بێنین ڕاستەوخۆ من حەزەکەم بەسەر ئامادەکردنەکەشی بەڵام پێش ئەوە شێوازی بەخێوکردنی ئەم قەل و قازانە لە کوردستان تا چەندێک تەندروستە ئایا ئەمە لی دڵنیا بین زۆر جارها باسی مریشکی داواجینەکانەکەن ئەڵێن پرۆتینیان پێ ئەدرێت و علەفەکانیان باش نییە و زیانی هەیە بۆمان لە جاتی سوود ئایا بۆ قەل و قازیش بە هەمان شێوەیە یاخود ئەوە تا شازێکی و ڕێکارێکی تایبەت هەیە بۆ بەخێوکردنی ئەمانش بەگشتی بەخێوکردنیان تا حدێکی زۆر جیاوازە لە چاو مریشکی کێڵگە پەلەوەریەکانە و بە خۆشحاڵی و تا ئێستا کێڵگەیەکی دیاریکراومان نییە کە بڵێ بە تەواوەتی ئەم قەل و قازانە ڕاستەوخۆ لەناو کێڵگەکەیە بەخێو بکرێت نەخێر 180 بۆ 90 ئەو پرۆژانی لە کوردستان هەیە لە دەرەوە بەخێویان ئەکەن واتە بە دوور لە پێدانی
تەواوی علەفەکەیان یاخود ڕاستەوخۆ ئەتوانین بڵین سەرچاوی سەرەکی خواردنەکەیان تەنها علەف نییە بەڵکو خواردنی دەرەوەشە بەمەژوە ئەکا پێکهاتی گۆشتەکەی تەواو جیاوازتر بێت و هەروەها لە ڕووی بەخێوکردنیانەوە ئەو سیستەمانەی کە لە کوردستان پەیڕەو ئەکرێت پەیوەندی تەواوی بەوە هەیە کە ئەو کەسە چۆن بەخێوی ئەکات بۆ نمونە زۆر کەس هەیە کێڵگەی پەلەوەریەکەی هەیە یاخود کێڵگەکەی هەیە بەڵام قاز و قەلەکان ناکاتە ناو کێڵگەکەوە بەڵکو تەنها شەوان بۆ مانەوە ئەیان کاتە ناو کێڵگەکەوە بەڕۆژ لە ژینگەیەکی کراوەیان لە ژینگەیەکان کە ژینگەکان داخراو نییە بەڵکو جوڵە و جموجۆڵێکی تایبەت بەخۆیان هەیە کە ئاسایی ئەتوانین بڵین گۆشتەکەی ئەچێتە زمنی گۆشتی قەلی کوردی و قازی کوردیەوە. چا مەسەلەی شێ ئەڵەن قەل و قازی کوردیمان هەیە هەمانە کوردی نییە و لە دەرەوە ئەهێنرێ ئەمە هیچ جیازی هەیە لە ڕووی پێکاتی خۆراکی و لە ڕووی سوود و زیانەکانیەوە بەڵێ ئەکی جیاوازی هەیە لە بەرەوەی ئێستا بە خۆشحالی و چەند جۆرێکی جیاواز هێنراوەتە وڵاتە ئەچی بۆ هەر شوێنەیەک سەر ئەڵێ کوردیەکەمان بنێ ئەکی دوایە قەلی کوردی قازی کوردی بە شێوەیەکی گشتی جوڵە و حرەکان زیاترە و پاشان پێکهاتی گۆشتەکەیان پتەوترە و پێکهاتەکانی دیاریکراوە بۆ نمونە ئەگەر بێت و بچینە سەر قەلی ئێرانی یاخود قەلی کشاوەرزی ئەمانە جیناتیان وا دروستکراوە تایبەت بێ بۆ گۆشت بەڵام قەلی کوردی زیاتر پێویستی بە حرەکە و جوڵەیەکی زیاترەوە لە هەمان کاتا هەم بۆ واری هێلکە ئەتوانی سوودی لێ ببینی هەم بۆ گۆشتەکەی لەم حاڵەتانەیە و زیاتر خەڵکیش کاتێکە بوونە قەلی کوردی یاخود قازی کوردی هەبێت ژینگەیەکی کراوەی بۆ دابین کردووە بەمەش هەر گۆشتێک یاخود هەر پەلەوەرێک کاتێک کە جوڵەیەکی زیاتری هەبێت جوڵەی ماسوولکەکانی زیاتر بێ لەو حاڵەتە گۆشتێکی ئۆکسجینێکی زیاتر بەکارێنێت تامەکەشی جیاوازتر ڕەنگە ئەلوولوەکەشی کوردی بێ قەلی کوردی خات و دوتکەرە چێرپەخان لێنانی ئامادەکردنی قاس سەر لە بەشێک لە وڵاتانی باکووری ئەفریقی لەوێ مراویان هەیە تقریبا نزیکیەک هەیە لەگەڵ قازەکەیە ئەوان لەوێ مراوی ئەبرژێنن پێچوانی وڵاتی ئەمە باوەڕ ناکەم کەس لێرە قاز ببرژێنێ ئەوەندەی ئەقڵێنرێ بەهای خۆراکی قاس لە کام جۆر لە ئامادەکردنی یا دەگاتە قیمە یاخود باشترینە بۆی ئێمە بتوانین سوودی لێ وەربگرین بەڵێ بە شێوەیەکی گشتی لێنانی باشترین جۆر و شێوازە بۆ خواردن بەڵام ئەبێ ئاگادار کوڵاندنی بەڵێ کوڵاندنی باشترین شێوازە بۆ خواردن بەڵام پێویستە ئاگاداری یەک خاڵبین کاتێک کە ئێمە ئەو گۆشتە ئەخەینە سەر ئاگر نابێ ئاگرەکە زۆر بێ پێویستە بە ئاگرێکی کز گۆشتەکە بخەینە سەر ئاگر بۆ ئەوی وردە ئەم گۆشتە پێک هاتە پرۆتین و ڕیشاڵەکانی جابێتەوە و گۆشتی قاز زۆر جێڕە زۆر کات کێشەی لێنانیشان جاریوە بە بخاریش لێ ئەنێن بۆ ئەوەی زۆر بە سەریعی ینی ئەم خواردنە بێ بخورێت بەداخ ئەو ڕێگایە سوودێکی زۆری لەدەستە لە بەرەوەی زۆربەی زۆری ڤیتامینات و ڕێگایەکی زۆر هەڵەیە لەناو ئەچێت بێگومان ئەو زۆر هەڵەیە ئاگرێکی کزی بۆ دابنرێت و دوای ئەوە بە هێواشی وردە خۆی گۆشتەکە ئەقڵێت و جیا ئەبێتەوە لەم حاڵەتەشە زۆربەی زۆری ئەو چەوری جیا ئەبێتەوە ئەچێتە ناو ئاوەکە چکە زۆر کەس زیاتر حەزیان لە خواردنی ئاوەکەی شۆربای قازەکەیە بزەبێت هاتۆزای لەسەر قاز بۆسیم زۆر جار نازانمە لە زانستی پزیشکی ڤێتەنەری ئەم حاڵەتەمان هەیە دڵێ فلانشت لەگەڵ فلانشت خراپە یان کارلێکێکی ڕەنگە خراپەکەن بە پێچەوانەوە شتێک لەگەڵ شتێکی تر ڕەنگە با خۆراکەکەی زیاتر بکە قاز لەگەڵ چی بخورێ زۆر ئیسفادەی لێکرێ یاخود بە پێچەوانەوە هەمانە شتێک لەگەڵی نەخورێ خراپ بێ ئەم کە قازی کوردیمان لێ نابێ برنجی کوردیشی بۆ لێ ئەو شتانە لەناو کووردا زۆر باوە بە شێوەیەکی گشتی لە بەرەوەی خۆی سەرچاوەیەکی زۆر گرنگی تەواوی پرۆتین و ڤیتامینات و چەوریەکانە زۆر ئاساییە لەگەڵ هەر خواردنێکی تر بخورێت لەبەر ئەوەی ڕێژی ئەو چەوری لە گۆشتی قەل و قازا هەیە چەوری سوودبەخشە بە خۆشحاڵی و چەوری زیانبەخش نییە حتا ئەگەر بێت و کەسێک کە ڕێژەی چەوریش زۆر بێ لە لەشیا ئەو چەوریەی گۆشتی قازەکە کە ئەی خوات چەوری سوودبەخش زیاکات و چەوری زیانبەخشیش دابەزێنێ لە لەشا بەڵام یەک ڕێنمایی هەیە بۆ ئەو کەسانەی کە کێشەی نەخۆشیەکانی دڵ یاخود کێشەی گیرانی بۆری خوێنیان هەیە ڕێژەی چەوریان زۆرە لەم حاڵەتانە ئەگەر بتوانن ئەو کەسانە پێستەکەی لابەرن یاخود پێستەکەی نەخۆن لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر چەوریەکەی لەناو پێستەکەی کۆبۆتەوە یاخود لە کاتی ئامادەکردنیە چەند جۆرێکی زەیتی سروشتی بەکاربێنن بۆ نمونە زەیتی زەیتون ئەتوانن بەکاربێنن و بەگشتی لەگەڵ زۆربەی خواردنەکانە کێشەی نیە بەڵام وە باشترە بەتەنیا بخورێت چکە خۆی دەوڵەمەندە بە سەرجەم پێکاتە گرنگەکانی لەش
باشە ینی ئێمە کە خواردنەکە ئامادەکەین بە تایبەتی گۆشتەکان چۆن بزانین ئەگەر بۆ منە نەخۆشیەکی تیاابێ یاخود لایەکی شین بوو بێتەوە هەر لە خۆمانەوە گرفتێکمان بۆ دروستە بێ ئایا ئەم قەل و قازە بە سوودە یاخود ئەوە تا لی نەنێن و ئەم کاتە فڕی بدێن باشترە بۆ بەڵێ بەگشتی ئەگەر بمانەوە بزانین کە ئایا ئەم پەلەورە تەندروست بووە پێویستە هەم لایەنی پێش سەربڕینی جوانسەیری پەلەورەکە بکەین و هەروەها پاش سەربڕینیش جوانسەیری گۆشتەکەی بکەین ئەمەش چۆن ئەبێت لە پێش سەربڕین ئێمە بە شێوەیەکی گشتی خۆمان ئەچین ئەو پەلەوەرە ئەکڕین چکە بۆ قەل و قاز زیاتر وایە خۆیان ئەچن سەیری ئەکەن ئەگەر بەدڵیان بێت و کاتایکردن لەم حاڵەتەیە سەیری ئەو پەلەوەرەکەی بزانی ئایا هیچ حاڵەتێکی کزی و بێتاقەتی پێوەیە حاڵەتی سەرئاڵسانی پێوەیە یاخود هەنە حاڵەت هەیە بە تایبەتی نەخۆشی ڤایرۆسیە کە ئەو پەلەوەرە سەری یاخود قاچەکانی شین ئەبێتەوە لەم حاڵەتەیە واتای بە زیندوی ئەبینرێت لەبەرەوەی نەخۆشیێکی ڤایرۆسی کوژێرە پێویستە زۆر ئاگامان لێبێ ئەگەر بێت و ئەم حاڵەتەمان بینی بە هیچ شێوەیەک نابێت ئەم پەلەوەرە بکڕین و لە دوای سەربڕینیشی بێگومان ڕەنگی گۆشتەکان کەمێ تۆخترە لە چاو گۆشتی مریش تۆزە بەلای ڕەشە بزابێت لەبەرەوەی ڕێژەی پرۆتینەکەی زۆر زیاترە وەکو گۆشتەکەی لەم حاڵەتانە ئەتوانین دیقەتی کۆمەڵێشت بین ڕەنگەکەی تۆزە ڕەنگێکی تاریکی هەیە ئەبێ دڵنیابینەوە کە ئایا ئەم گۆشتە هیچ بەشێکی ڕەش نەبووتەوە یاخود شین نەبووتەوە لەم حاڵەتانە ئەتوانین بڵێن کە وا باشتر نەخورێ لەبەرەوەی بەشێ لە پێکاتەکەی لە دەستیاوە وەکو خواردنی تا حەدێ لە سەربڕخانەکانە ڕەفز ناکرێتەوە بەڵام سوودەکەی کەمترە ئەگەر ئەگەر لایەکی شین بووە ئەتوانین ببڕین ئەتوانین ئەو لای لێ بکەینەوە بەشەکەی تری بەکاربێنین زۆر باشە دکتۆرە چرپە لەبەرەوەی قاس هەر دوایش تۆزێت لەسەر قەلە ڕێنوا قازەکە قاچەکانی پەڕی پێوەیە جۆرێک لە جۆرەکان ئەربابی نێو ئاوەکان و چەم و ڕووبارەکانە باسیش لەوە کرێ بۆنسارتێک لە گۆشتەکەیە بەڵام قازی وڵاتی ئەمە زۆربەی ئەوەندەی لە وشکانیایە کەمتر لە ناوایە هیچ جۆرە بەخێوکردنێک هەیە ڕێکارێکی بەخێوکردن هەیە پێش سەربڕینی قازەکە خواردنێک بیدرێتێت تەسی لە بۆن و تامی گۆشتەکەی بکە لەو حاڵەتە بۆنساردی ڕزگاری بکە وەکو بۆنساردێکی لە زۆربەی حاڵەتەکانە هەشتا گۆشتەکان بۆ شێوەی بۆنی ناخۆش نییە کە ئێمە بڵین بۆنێکی زۆری لێبێت نەتوانین بخۆین لەبەرەوەی بەگشتی پەلەوەر کەمێک بۆنی هەیە نەک تەنها پەلەوە حتا گۆشتی حیوانیش بۆنێکی تایبەت بەخۆی هەیە ئەم بۆنە لە کاتی گەشە و جوڵەی بەکتریاکانی ناوەوەی ئەم گۆشتەیە دروست ئەبێت کە ئەمە شتێکی تەبیعیە تا حەدێ بەڵام کۆمەڵێ شت هەیە وەکو بۆنساردی تەئسیری لەسەر دروست ناکات تەنها لە حاڵەتێکا کە بۆ نمونە خواردنێکی پیسی بیرێتە یاخود لە حاڵەتێکا زۆر خاوەن پەلەوەرمان هەیە سیر ئایا بەم پەلەوەرەیە خۆت پیازی پێە لەم حاڵەتەیە بۆنی گۆشتەکەی و تامی گۆشتەکەی ئەڕوا زیاتر بەلای بۆنی سیرەکەیە وەکو بۆنساریەکە خۆراکێک یاخود خواردنێکی تایبەتمەندمان نییە کە بیەینێ بۆنەکەی نەهێڵە چکە خۆی ئەو تایبەتمەندی هەر هەیە بەڵام ئەبێ ئەوە تا چەند ڕاستە ینی جاران دوور لێ سایوادانم کەس نەچێ بۆ ڕاو کە ئاژەڵی با بڵێن شاخ لە چیا بوو ڕاوەکرا گۆشتەکەیان هێنایەوە بۆنسار دێ لەوێ ئەم ئاژەڵە خوێی نەخواردووە خاوترە گۆشتەکەی بوونی خوێیان مادە سوێریەکان لە خواردن لە ئاو لە شتێکا بۆ گۆشت تەئسیری هەیە تۆکلێنێت بە تامتریەکە ئەکید تەئسیری هەیە بۆ چکە لەو حاڵەتەیە ئەو گۆشتە ڕێژێ ڕیشاڵ و فایبەرەکانی زیاتر چالاک ئەبێ لەم حاڵەتەیە کردداری جوڵەی گۆشتەکە یاخود کردداری دروستکردنەوەی وزە لە ناو گۆشتەکە زیاتر ئەبێت بۆیە کاتێکە خواردن ئەی بە پەلەوەر پێویستە دڵنیا بینەوە سەرجەم مەوادەکان زایەکان و پرۆتین و ڤیتامینات و مەوادە خوێیەکان وەرگێ لەبەرەوەی کە ئێمە خواردنێکی تایبەت بێن بە پەلەوەر هەموو ئەم پێک هاتانە لە خۆ ئەگرێ بۆیە پێویست ناکە ڕاستەخۆ ئێمە بچین خواردنێکی تایبەت یاخود شتێکی دیاریکراویان بینێ باشە من ئەوە لام پرسیارە این بەڕاستی ڕەنگە بۆ ئێمە هاوڵاتی تۆزە قورس بێ ینی دیاری بکەین ئەم گۆشتە باشە باش نییە هیچ لایەنێکی پەیوەندیدار هەیە کە کۆنتترۆلی ئەم بابەتە بکات لە کوردستاندا ینی ئاگای لەم گۆشتانە بێ یاخۆت لایەنە پزیشکی و چاودێریەکان بۆی بزان ئەم گۆشتانە تا چەندێت تەندروستە شێوازی هاوردەکردنیان کۆمەڵە ڕێکار وەکو ئەوەی کە گۆشتەکانی تر پێویستە بگرێتە بەر بۆیان بۆی بزانین
بەسوودە یاخودنا بەڵێ بەتەکیید بە خۆشحاڵی و ئەو گۆشتانی کە لە ڕێگەی مەرزەکانەوە داخڵ ئەکرێن هەمووی لەژێر سەرپەرشتی پزیشکانی ڤێتەرنەریایە و هەمووشی پێش داخڵکردن پشکنینی تایبەتیان بۆ ئەکرێ بۆی دڵنیا بنەوە کە ئایا هیچ مادەیەکی زیانبەخش یاخود هیچ بەکتریایەکیان تیا یاخودنا و بە خۆشحاڵیشەوە ئێستا خەڵک هۆشیاری زیاتر پیا کردووە زۆربەی زۆری پرۆژەکان پرۆژە پەلەوەریەکان یاخود پرۆژە ئاژەڵیەکان لەژێر سەرپەرشتی پزیشکانی ڤێتەرنەریان لەم حاڵەتانە ئێمە دڵنیاین لەوەی کە ئایا ئەو خواردنی خواردوێتی تەندروستە ئایا هیچ شتێکی زیانبەخشیان پێیراوە یاخودنا و بە خۆشحاڵیەوە خەڵکیش هۆشیاری زۆر زیاتر پیا کردووە لە چاو ساڵانی پێشوە خواردنێکیان پێنایان کە ناتەندروست بە یاخود عیلاجە دەرمانێکیان پێنایان کە ناتەندروست بە بزانە زیانی بۆ ئێمەی مرۆڤ هەیە کاتە تا ڕادەیەک دڵنیاییەک هەیە تا ڕادەیەک دڵنیایی هەیە بەڵام خۆشمان گرنگە کە هۆشیار بین هەر لە کڕینی و لێنان و ئەوانە ڕەنگە تأثير كاتس بەتەکیید پێویستە نەک هەر ئێمە دڵنیای لەوەی کە ئەم گۆشتە هاتووە پێویستە خۆشمان تاو دڵنیا بینەوە لە سیرکردنی پێش سەربڕین و دوای سەربڕین و حتا کاتی لێنانیشی جان پرسیارێکم بۆ دروست بووە باست لەوە کرد گۆشتەکەیان جیرترە لە بۆ نەمریشک و بابەتەکانی تر بۆ هەموو تەمەنێک گونجاوە ئەم گۆشتە بخوا بە تایبەتی تەمەنی منداڵ کە ڕەنگە زەحمەتتر بۆیان بۆیان بخورێت ڕاستە یان کەسانی کە بە تەمەنن زۆر ئەکید گونجاوە بۆ هەموو کەسێک گونجاوە کە بخورێت لەبەرەوەی لە تەمەنی بچووکی تا تەمەنی گەورە سوودێکی زۆری هەیە لە تەمەنی بچووکی وەکووتمان بۆ گەشەی ئەسقانەکان سوودێکی زۆری هەیە بە تایبەتیش ئەمە بۆ مناڵ زۆر زەرورە حتا بۆ تەمەنی گەورەش ئەمە زۆر زەرورە چکە تووشی پوکانەوەی ئێسک ئەبن و هەروەها کۆمەڵێکی زۆر باش لە ڤیتامیناتەکانی تێدا بۆ منە بۆ کەسانی کە کەم خوێنن عادەتەن لە وڵاتی ئێمە ئەم مشکلەیە زۆر ئەتوانن سوود لەم گۆشتە وەربگرن بۆیە بەگشتی ئەتوانین بڵێن بۆ هەموو تەمەنەکان ئاسایە بخورێت مناڵ ئاسانترە ئاوکەی بیتێ بزەبێت ئاسانترە ئاوکەی بینێ و بیرمان نەچێ باسمان لە یەکشت نەکرد خواردنی چەوری قاز زۆر کات لە کوردەواریاوە باوە ئەڵێن کاتێک کەس گۆشت یاخود چەوری قاز ئەخوا دەنگی خۆش ئەبێ ئەمە لە ڕووی تەندروستیشەوە پزیشکانەوەیان سەلماندوو ئەو چەوری لەناو گۆشتی قازا هەیە یارمەتی چالاکردنی خانەکانی دەنگە ژێیەکان هەیە لەم حاڵەتەشا تەواو قسە کوردەواریەکە ئەسەلمێنێکە ڕاستە وڵا ئیتر ئەوە ئێوە سەوتی خۆشتا لێرۆ خەمی خۆی بخۆ دەستکا بە قاس خواردن دکتۆرە چرپە من و هەزارانی تر وڵا زیاتریش 2000 تری وەکو من ساڵی جارەیە قەلیا قاز ناخۆین ئەو زیانەی بەرمانەکەوێ بەهۆی ئەوەی کە یان ئەو سوودەی لە قازە هەیە و ئێمە سوتفەی ناکەین بەدیلەکەی یان لە قەلا بەدیلی چیانێ کەسێک کە کەمتر گۆشتی قاز و قەلەخوا ئەو پرۆتین و ڤیتامینانەی لەوێەوە بڕیارە دەسیکەوێ دەسی ناکەوێت بەدیلەکەی چیە لە چی شتی تراکرێن هەمان سیفەتەکانی ئەگەر بێت و کەسێک گۆشتی قەل و قاز هەر نەخوا ئەتوانین بڵێن لە ڕووی پێکاتە و سوودەوە هەمان پێکاتە و هەمان سوودی گۆشتی قەل و قاز لە گۆشتی گوێرەکەش یاخود گۆشتی مانگایە دەست ئەکەوێت لەبەرەوەی ڕێژەی پرۆتینەکانیان نزیکە لە یەکترەوە ڕێژەی ماوەدەکان زایەکانیان بە هەمان شێوە بەڵام یەک خاڵ هەیە پێویستە ئاگامان لێ بێ وەکو وتمان چەوری کە لە قەل و قازا هەیە زیاتر چەوری سوودبەخشی زیاترە بەڵام بە پێچەوانەوە لە گۆشتی سوورە گۆشتی حیوان ڕێژەی چەوریەکەی ئەگەر بێت زۆر بەکاربێنرێ زیانی بۆ ئێمە ئەبێت لەبەرەوەی تەئسیر لە لەشمانەکە بە تایبەتی ئەو کەسانی کە کێشیان هەیە چەوریان زۆرە لە لەشا پێویستە ئاگادار بن ئەتوانین بڵین بەدیلەکەی گۆشتی گوێرەکە و گۆشتی مانگایە بەڵام پێویستە بە ئاگایی ئەوە بخورێت بەشایی زۆر خواردنی گۆشتەکانیش بەعام بەیەکەوە سە هەیە هەم قەلەخوا هەم قازەخوا گۆشتەخوا مریشکەخوا لەسەریەک یانی زۆر بەردەوام ئەمان ئەخوامانە هیچ زیانێکی هەیە ئەگەر کەسێک زۆر گۆشتخۆر بێ بە تایبەت ئەگەر بێت و بینە سەر بابەتی گشتی بۆ هەرتاکێ لە ئێمە ئاسایی هەفتانە 350 گرام بۆ 400 گرام گۆشت بخوا لە ژەمەکانیان وا باشترە ئێمەش ئەم یاسایانە پەیڕۆ بکەین چکە بە تەئکید زیانی ئەبێ لەبەر ئەوەی لەش ئەو کاتە دوورەکەوێتەوە لە وەرگرتنی کاربۆهایدرات لە وەرگرتنی سەوزی لە وەرگرتنی پاخلەمەنیەکان سەرچاوی سەرەکی کە بەکاری بێنێت پرۆتینە هەنێک کات بۆ ئەو کەسانە بە تایبەتی کە کێشەی هەرسیان هەیە مشکلە دروست دەکات پێویستە زۆر ئاگادار بن چکە خواردنی گۆشت بە شێوەیەکی گشتی نزیکەی 4 بۆ 6 کاتژمێری ئەوێت تا بە تەواوەتی لە گەدای هەرس ئەبێت بۆیە پێویستە ئاگادار بین ئەگەر لەم حاڵەتە ئەو کەسانی کە گۆشت زۆر ئەخۆن بەلایانی کەم هەفتەی جارێ بەکاری بێنن یاخود زۆر لەسەر یەک سوود لە گۆشت نەبینن بە تەواوەتی بەکاری بێنن بۆ ژەمە خۆراکیەکانیان دکتۆرە چرپە ئامادەکردنی قەل لەسەر خەڵووس ئەمە تا چەند باوە خۆراکەکەی لە دەزەیە بەڵێ
مەبەست هەر کوڵاند ناخود بژ نەنا ئەو کوڵانەکە باسمان کردن لەس هەیە لەسەر خەڵوز بکو تکەی بە ئەیکاتە تکە یاخود هەر بە پارچەی گەورە ئەی پیشێنە یاخود ئەی کوڵان برژاندن تقریبا برژاندن یا هەیە لە ڕۆنیشا یعنی ئەوەشمانەیە بەتەکید ئەمە سوودێکی زۆری لەدەست ئەیات لەبەر ئەوی لەو حاڵەتەیە و گەرمی ڕاستەوخۆ بەرەو گۆشتە ئەکەوێت پرۆتین و ڤیتامینەکان مەوادی زۆر ناسکن زوو لە ناو ئەچن و لە هەمان کاتایەکێکی تریش لە خراپیەکانی ئەوەیە بۆ نمونە ئەگەر بەڕۆن سووری بکەینەوە تەواوی ئەو ڕۆنە هەڵ ئەمژێت یاخود ئەگەر لەسەر خەڵوز بێ ئەو گۆشتە تامی خەڵوزەکە ئەگرێ و هەروەها ئەو دووکەڵی خەڵوزەش کە بۆی ئەڕواتەوە خۆی لە خۆیان مادەیەکی سەرەتانیە ئەگەر بێت و ئەو خەڵوزە یاخود ئەو بۆنەی زۆر بچێتە ناو گۆشتەکەەوە بە تەئکید زیانی ئەبێت لە بری ئەوەی سوودی هەبێت کاتە کوڵاندنەکەی باشترین هەلە بە ئاگرێکی کەمیش بۆی جوان جوانین بێت ئەگەر وا بێت کاتێکی زۆر تریشەیە ڕەنگە لایەکی ڕۆژەکەی بۆ تەرخانکەیتە ئەو خواردنە پێ ئەگات من شتێکی ترم بیرکەوتەوە بیستو ماڵن ئەو قاز و قەلالی کە ها ئەچی بۆ کڕینیان زۆر قەڵە و جوان و گەورە بن ئەمەی تر دیارە ناسروشتیە ئەمە لە ڕۆزانستێکەوە هیچ ڕاستیاننا بە تەئکید 100% وانە بۆ لەبەرەوەی هەتا لە ئینسانی شاد جینات زۆر زۆر دەورە بینێ و هەروەها جۆر و توخمەکەشی زۆر زۆر دەورە بینێ ئێستا بە شێوەیەکی گشتی ئەوەی لە وڵاتی ئێمە هەبێ قازی شامی گەورەترە لە قازی کوردی قازی بولغاری بە هەمان شێوە گەورەترە چکە جیناتی وایە جیناتی وا دروست کراوە پێکهاتی گۆشتەکەی زیاترە قەبارەی سنگ و گۆشتەکان زیاترە یعنی ئەمەش ئەتوانین بڵێن شتێکی ئاساییە تەبیعیە حتایان بۆ نمونە هەنێ پەلەوەر خواردنێکی زیاتر ئەخوا لە چاو ئەوانی ترە بێگومان ئەمە خۆی لە خۆیان گۆشتەکەی زیاترەیان بۆ منە قازی نێر وەزنی زیاترە لە قازیمێ ئەم شتانە هەمووی تەبیعی باشە ئەی هێلکەی ئەم هینانە ئەم قاز و قەلانە هیچ سوودێکیان هەیە یاخۆت ئەوە تا تەنها بۆ بەخێوکردن زیاتر لە ئێمە بەکارێت بەڵێ زیاتر لە وڵاتی ئێمە بۆ بەخێوکردن بەکارێنرێ هێلکەکە لە مەفقەز یاخۆت لە لای پەلەوەرەکە خۆی دانرێتەوە بۆ ئەوی دووبارە وەجبەی تازەی لێ بەرهەم بهێنرێت کەمتر بۆ خواردن بەکارەهێنرێت بە دڵنیاییەوە ئەمیش بە هەمان شێوەی گۆشتەکەی پێکهاتی پرۆتینەکەی زۆر زۆر بەرزترە لە چاو هێلکەی مریشکە بێگومان سوودێکی باشتری هەیە باست لەوەی کرد کەسانە گەر چۆری خوێنی یان هەبێ یاخود مەترسی گیرانی بۆریەکانی خوێن بەدەلەوە هیچ حاڵەتێکی تایبەتمان هەیە لە زانستی پزیشکی ڤێتەنەریە بۆ کەسێک نەبێت گۆشتی قاز و قەل بخوا بۆی خراپێت هیچ حاڵەت نەخێر بە شێوەیەکی گشتی تاکەشت ئەویش هۆشداری راوە ینی ڕاستەخۆ نەوتراوە کە نەخورێت لەبەر ئەوەی پێویستە هەر تاکێ لە ئێمە بزانی نەخۆشیێکمان هەیە حەزەری خۆمان بکەین لە هەنێشت کێشەی زەخت و شەکرە و ئەمانە نیوەی کوردەتی قال و قاز خواردنا مشکلەی نێشکور زەختەکەش تقریبان ئەچێتە زمنی ئەوەی کە تۆ ئەبێ ئاگاد لە تەندروستی خۆ بێ ڕێژەی گۆشت یاخود ڕێژەی ئەو شتانی کە بە شێوەیەکی گشتی پرۆتینیان زۆرە نەخورێ و لە هەمان کاتە بۆ شەکرێش ئەتوانین بڵین تقریبان وەکو ئەو کەسانە ئەبێ کە کێشەی نەخۆشیەکانی دڵیان هەیە پێویستە وا باشترە کە خۆیان خۆپارێزی بکەن ینی ئەم گۆشتانە کەمتر بەکاربهێنن لە چاو کەسانی ئاساییە هەرچی دکتۆرە پێمانەڵە سەوزە بخۆن بە خواردنەکانتانەوە یاخود کۆمەڵە ڕێنماییمان پێ ئەدەن تۆ هیچ ڕێنمایەکە هەیە لەوانە ئاسەوزە خواردن لەگەڵ ئەم جۆرە خواردنانەیە بە تایبەتی لە زستاندا تا چەندێک سوودمەندە بەڵێ بە تەئکید سەوزە نەک تەنها لەگەڵ گۆشت لەگەڵ هەموو شتێکا سوودێکی زۆر زۆر باشی هەیە حتا یارمەتی ئەوەش ئەیە کە ئەم گۆشتە زووتر هەرس بێت لە ناوماییدەیە و بە شێوەیەکی گشتیش هیچ حاڵەتە یاخود هیچ کەسێکمان نییە کە بڵێن بۆ نمونە نەخۆشیەکی هەبێت سەوزەی لێ قەدەغە بکرێ بە دڵنیایە و سوودێکی زۆر زۆر باشی هەیە حتا لەگەڵ گۆشتی قەلوقازیشە ئاسایی و ئەتوانرێ بخورێت بەڵێ دکتۆرە چرپعمەر پزیشکی ڤێتەنەری سپاس لەم تەوەریە لەگەڵ ماوەی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکان دەستخۆش سپاس دەکەین خۆشحاڵ بووین بە ئامادەبوونە.